ئەمەلێرا ئۆیە و سەتەن و بابەتی خەیاتی و مەخەست و بەکرە و خوری و گوڵنکە و شتی جوانکاری خانمان وەکو زەنیانە و پولەکە و لیرەیی و ئەو شتانەمان هەیە و بە زۆری ئەو شتانە کە لە ئێرانەوە بەمانێ. نەخێمە کریستاڵە بابەتی پولەکەیە بابەتی ئەم نەقێمی کریستاڵی بچووک و گەورەی هەیە هەمووی بابەتەکانمان ئەبەن لە لامان زۆرن ئەو حەلەق و ملەخە کڵاوە بۆ سەڵتەی بەن لە لامان تر مەوسمی هەش شتێ بێ ئێمە شتەکانمان هەمووی ئامادەیە خەڵکی با زۆر لە لامان. پیشانگاه گلت سروشتیه و گلت خارجی جمعت فروشن و داخلیشی داخلیان اف مالی و خارجی جمعت فروشن سرکی گلت ما اغلبش هلند دادن بس اشترکا جدیدوش ایرانی جدیدن خالق بو ناف مالی جد بتن یعنی بو استقبالا ناف مالی دا عادی تبو خدين الجاكي وبو بيكو زاواجك وحديقة مزرعات شفاقي تأوجب بين أمواج جدا عالمي ورزی امکیمت اینن چکونو که عالم ما اغلب حج گله دائمیت کتن دائمی کسک بن یه تاین یه بهنجه بید یه جوانیه یعنی همی اغلب اکسیژن باشه یعنی هر اکسیژن تیده های او یادی جه ام گلت بی کاجنو که امیت سروشتی چید کن گلا طبیعی بو بی که جه گلک چیدره اشیا لاستیکی چکو گلا لاستیکی یعنی احتمالا بچه دسته صاد بی کاده بس گلا طبیعی یک دسته ئێمە پرۆژەیەکمانەیە کە پرۆژەی ڕیسایکلین و نوێکردنەوەی پلاستیکە بەکارهاتووەکانە و دووبارە دروستکردنەوەی بە بۆری زەراعی ئەم پرۆژەی ئێمە بۆ زیاتر بۆ ناوچەی کشتتوکاڵیە بێت ئێرەش شوێنێکی کشتتوکاڵیە شارە زورە سێسایقە ئەو موادانەی کە بەکارێت و لەسەر زەویەکانە مێنێتەوە ئێمە وەرێگرینەوە جارێکی تر ڕیسایکلینەکەینەوە یکەینەوە بۆری کار ما بازیافت مواد پلاستیکی هست. ما دوستدار طبیعت هستیم. آیندگان به خاطر این کاری که ما انجام میدیم از ما تشکر میکنن.